جۆرە مولتەقا و دیدارانە ئەم جۆرە کۆنفرانس و مؤتەمەرانە کارێکی زۆر بەجێن، کارێکی زۆر پێویستن بە کاریگەری ڕاستەوە خۆیان هەیە لەسەر دڵ و دەروون و مێشک و ئاوەز و هۆشیاری مامۆستایان پێشی خەڵکی عەوام زۆر گرنگە کە ئەو بابەتانەی کە عرض ئەکرێن بە وردی بە جوانی هەروەها بابەتەکان کە دیاری ئەکرێن بۆ کەڤەرکردنی ناونیشانی سەرەکی کۆمەڵێک ناونیشانی چاک و زۆر بەسوودن ئەگەر هاتوو بتوانرێ ئێمە ڕاستپاردەکان تەوسیەتەکان بە جوانی بەرجەستە بکرێن و لە پاش کۆنفرانسەکە لە پاش دیدار و ملتەقاکە بتوانن بەرجەستەی بکەن و گرنگێکی زۆری پێ بدەن. بەڕاستی ئێمە سەحوەی ئیسلامی بانگەوازی ئیسلامی وەرچەرخانێکی گەورەی تا دروستە بێ و هەروەها دەبێتە هۆکارێکی زۆر گرنگ بۆ ئەوەی لە دۆخێکەوە بمانوە بۆ دۆخێکی ترکە جێگەی ئومێد دەبێ بۆ هەموو مسلمانان. ئەلبەتە ئەم جۆرە کارانە گرنگەکەی لەوەدایە کە یەک ئێمە وەکو ئەهلی علم تەڵەبەی علم یەکتری دەبینین، ئاشنا ئەبین بە یەکتری دەناسین، ئەمە خۆی لە خۆیان مەقسەدێکی شەرعی زۆر گەورەیە. پاشەوە گفتوگۆ و حیوار ئەکرێ لەسەر ئەو بابەتانەی کە بابەتی گەرمن و بابەتی ئانی ئەم ڕۆژەن کە چارەسەری کێشەکان ینی دەسە خاتە سەر یەکەی کێشەکان و چارەسەری بۆ دیاری ئەکا ئەمەش بە حەقەت کارێکی زۆر گەورە و بەجێیە. ئومێدەوارم خوای پەروەردگار بەرقەراری هاوکاری ئیتیحادی عولەما بێ بۆ ئەوی بتوانێ بەردەوام بێ. ئەوەشم لەبیر نەچێ بەڕاستی ئەمە هەشتەمین دیدارە کە ئیتیحادی عولەما سازی ئەکا و ئامادەی دەکا. بەڕاستی خۆی لە خۆیان ئەو بەردەوامیش گرنگیەکی تایبەتی خۆی هەیە کە جێگەی ستایش و جێگای سوپاسە. خوای پەروەردگار هەموو لایەک سەرکەوتوو بکە و زمانی مامۆسایان کە بابەتەکان پێشکەش ئەکەن پاراو بکە و هاوکارمیان نێبێ بۆ ئەوی بتوانن بە چاکی و بە جوانی بابەتەکان بخەنە ڕوو و داواکارم لە خوای پەروەردگارەوانش وا گوێ ئەگرن لەو بابەتانە سوود و قازانجێکی زۆر باشی لێ بکەن. زۆر سپاسانەکەم و ئەم دیدار و بۆ ئەم دەرفەتە. وەسەلام عەلەیکوم ورحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. خۆشحاڵین ئەمڕۆکەوە لە مولتەقای هەشتەمی ئیتیحادی عولەما والمەدارس ئیسلامیە لە شاری دیاربەکر ئامادەکەوە ئامادە بووین و بانکراوین. خۆشحاڵین و الحەمدوللا لێرە خەڵکانێکی زۆر ئامادە بوون لە هەموو زمانەکان و لە هەموو نەتەوەیەکان. ئەوەش دیاردەی ئەوە دەخەن یعنی ئەومان پێ دەڵێتەوە مسلمانان لە هەموو زمانەکان هەمویان یەک شتن کەوا لە دینی ئەو لەسەر ئەم دینە پیرۆزەکەوە ئاینی ئیسلامی پیرۆزە. سەبارەت بە هێرشکردنی ئەوروپا بۆ سەر قورئانی پیرۆزکەوە لەم ڕۆژگارە دەبینین لە دووەلی ئەوروپا و بەتایبەتی وڵاتی سوێد هجوومێکی زۆر گەورە دەکرێتە سەر قورئان و هەندێک لەو کەسانە لەوانەیە وەکو بەکرێ گیراو یان قورمیش کراو ئیستیقلال دەکرێن بۆ ئەوی بتوانن کەوا هەوڵ بدەن قورئان بسووتێنن یان مەشاعیر و هەستەکانی مسلمانان ئەزیەت بدەن. لێرەدا پێیان دەڵێن کەوا قورئان کەلامی خودایە، خودای پەروەردگار بەخۆی حەفظی کردووە، هەر خۆشی دەفەرمێ ئینا نحن نزلنا الذکر وإنا له لحافظون. خوای گەورە خۆی هێناویەتە خوارەوە خۆشی دەیپارێزیێتن. بۆیە لێرە ئەومان پێ دەڵێ سووتانی قورئان لەلایەن ئەو کەسانە خاستان بەتایبەتی لە وڵاتی سوێد ئەوەیەکەوە کاریگەری ئەم قورئانە لەسەر ئەو خەڵکەوێ ئەو خەڵکەی ئەوێ بەهۆی ئەم قورئانە کە کەلامی خودای گەورەیە بوون بە مسلمان و ڕۆژانە کەوا هەمومان دەبیستین و دەبینن خەڵکانێکی زۆر کەوا بەهۆی ئەم قورئانی پیرۆزە کەوا کەلامی خۆیتی خوای پەروەردگار بۆ ئێمەی ناردووە خەوا خەڵک هیدایەت دەدرێتن کاتێک خەڵک ڕۆژانە لەم قورئانی پیرۆز دەبینن چەندان موعجیزەی تێدا، چەندان ڕێنوونی تێدا، چەندان شتی علمی کەشف دەبێتن. ئەوەش هەمووی هۆکاری ئەوەیە کەوا مسلمانان ڕوو بکەن خەڵکانی غەرب کاتێک کە قورئان دەبیستن، کاتێک قورئان بۆ تەرجمە دەکرێت، کاتێک کە کەسێک باسی قورئان بۆ دەکاتن، یعنی کاتێک کە دەبینی سەیران دەکەن یەکسەر دەبن بە مسلمان. هۆکارەکەش چیە؟ بەهۆی کاریگەری قورئان. بۆیە کاتێک ئێمە دەبینین لە وڵاتی سوێد کاتە بە هەموو شێوەیەک ئێمەش ئیسکاری ئەم زۆرە کارە دەکەین و زۆریشمان پێ ناخۆشە کەوا ئەم کارانە دەکەن. بەڵام دیارە بەهۆی ئەوەی کە ئەوان بەناوی ئازادی کەسیەوە ئازادی نییە، لەبەرەوەی ئازادی نابێتەوەی بریندارکردنی مەشاعیری هیچ نەتەوەیەکەوە خاستن شتە گرنگەکان یان ئەو شتانێک کەوا پەیوەنددارە بە ئاین.
بۆیە لێرەوە پێیان دەڵێن ئێوە ئەگەر هاتو قورئان بسووتێن قورئانەکان ناودڵی خۆماندایە قورآن بەناودڵی خۆمان ئێمە بەوی پارێزراوین ئێمە نابینە پارێزەری قورآن وەسپاس بەخوای گەورە الحەمدولله کەوا مسلمانانیش لە شەرقا و لە غەرب لە هەموو شوێنەکە بە هەموو تااقەتەوە کەوا هەوڵیاندا بتوانن خزمەتی ئەم دینە بکەن و ئەم قورآنەش هیچ شێک لەوە دانیەکەوە دەبێتە ڕێنمونیمان دەستورمانە لە هەموو ڕوێکەوە وەسپاس بەخوای گەورە الحەمدولله ژمارە زیادبوونی مسلمانان ڕۆژ بە ڕۆژ چاکترین شتە و عالەمی ئیسلامیش ئەمڕۆ جیهانی ئیسلامی زۆر گرنگە هەوڵ دەین ئێمە ئەو قورآنە دەستوری خۆمانە بیکەین بە دەستور بیکەین بە شریعەتەکەی تەطبیق بکەین فەرمانەکانی لە ناویدایە تەطبیقی بکەین بە تەطبیقکردنی ئەوە دەگەڕێینەوە سەر ئەو دەسەڵاتەی کەوا مسلمانان دەتوانین بڵێن 13 سەدا بە درێژایی ئەو 13 سەدا خلافەتی بەڕێوە بردووە هەموو عالمی هەموو جیهان دەتوانین بڵێن نەک هەمووی زۆرینەی لە ژێر دەستیدا بووە حکمی ئەو خەڵکە کردیە بە باشترین شێوە و ئەو کاتێک کەمە سەیری ئەو تاریخە دەکەین بەسەرحەد دڵمان خۆشە و دوعاش دەکەن خوای پەروەردگار ئینشاءالله جارێکی تری سەر لە نوێ ئەو دەسەڵاتە بۆ مسلمانان بگەڕێتەوە کەوا مسلمانان بتوانن حکم بکەنەوە بەڵام حکمێکی ڕەشید حکمێکی عادل و لەژێر ئەو سەیوانە لەژێر ئەو پەردەی حکمی کە هەر هەموو لەوێ کۆ بێتەوە لەژێر یەک دەست ئینشاءالله تعالی خوای گەورەش ئینشاءالله ئەم ڕۆژە هەر دەستگیرێتەوە سپاسشتان دەکەم هەمووی سپاس السلام عليكم ورحمة الله وبركاته. نسأل الله تبارك وتعالى أن يجعل هذا الجمع. پێشەکی دەستخۆشی لە اتحاد علەمای دیار بەکر دەکەم لەسەر ئەو ملتەقایە بەڕاستی کارێکی زۆر جوانە هەم دیدارێکە زانایان یەکتری دەبینن محەبەت و تەعاڕوف و خۆشەویستی زیاد دەبێت و هەروەها گۆڕینەوەی بیرروڕاو و دانانی چەند بەرنامە و پرۆگرامێک لە خزمەتکردنی ئیسلام و مسلمانان ئینشاءالله پێشەکی دەمەوێ باسی ئەوە بکەم ئەو هێڕشەی شەریسەی دڕندانەیەی خەڵکانی نامەسئول و خەڵکانی کەوا لە ئاینی ئیسلام تێنە گەیشتیە هێڕش دەکەنە سەر ئیسلام پێویستە ئێمە یەکەم جار بزانین هۆکارەکەی چییە و بزانین ڕۆڵی زانایانیش چییە لەو بارەیەوە بێگومان ئەمە دەزانین کەوا دژمنانی ئیسلام بە هەموو شێوەیەک لە ڕووی مادی و معنەوی و عسکەری هێرش دەکەنە سەر ئیسلام هەوڵ دەدەن بە ڕووخانی ئیسلام و نهێشتنی ئەو بیر و باوەڕە و نهێشتنی ئومەتی ئیسلام بێڕوخێنن بەڵام بێگومان ئێمە دەزانین کەوا خوای گەورە پارێزەری ئەو ئاینە و پارێزەری کتابی خۆیتی و پشتیوانی ئێمەیە ئینشاءالله و هۆکاری زیادبوونی ئەو هێڕشانەش بەشێکی دەکەوێتە سەر کەمتەرخەمی مسلمانان و نەبوونی ڕۆڵی زانایانی ئاینی لەو بارەیەوە ناڵین نەبوونی ڕۆڵ بەڵکو کەمبینینی ڕۆڵ و پشتیوانیکردنی وڵاتانی ئەوروپا کە ئێستا بەڕاستی لە ڕێگای دەوڵەتەکان و ڕێکخراوەکان بە منەظەمی لەوەی دژایەتی ئیسلام و دژایەتی قورئان و دژایەتی مسلمانان بکرێ بەڵام پێویستە ئێمەی مسلمان بە تایبەت زانایانی ئاینی ڕۆڵی خۆمان ببینین لۆ پێگەیاندنی جیلێکی عەقیدەیەکی سەحیحی هەبی و بە تەواوی لە ئاینی خۆی تێبگە و ئینتیمای تەواوی هەبی لۆ ئیسلام و مسلمانان لەبەرەوەی ئەوەی ئێستا ئێمە دەیبینین گەنجان زۆر دوور کەوتونەتەوە لە ئیسلام و دوور کەوتونەتەوە لە مزگەوت و بەڵکو زۆریان کەوتونەتە دوای هەوا و ئارەزوو بەڕێکردنی کات لە بازاڕەکان و گازینۆیەکان و پشتکردنە مزگەوتە لۆیە پێویستە مامۆستای ئاینی بە تەواوی ڕۆڵی خۆی ببینی لە ئەوەی بتوانی ئەو گەنجانە بەرەو مزگەوت بجێڕێنەوە ئینشاءالله و بتوانی کۆمەڵێک خەڵک پەروەردە بکەین جیلێک پەروەردە بکەین ئینتیمای تەواوی هەبی لۆ ئیسلام و خزمەتێکی تەواو بکە بە ئیسلام و مسلمانان و مثقف بی بمعنای کەلیمە شارەزایی تەواوی هەبی لە دینی خۆی نەوەک کەسانێک کە ئێستا هەر چەند پرسیاری لێ بکەیت دەربارەی ئەرکان و مهماتی ئیسلام شارەزایی لێ نییە کە ئەوەش بەڕاستی دەگەڕێتەوە سەر کەمتەرخەمی زانایانی ئاینی کە نەیانتوانیە وەکو پێویست ڕۆڵی خۆیان ببینن لێ ئێمە دەکەین ئینشاءالله مامۆستایان زۆر بە چڕ و پڕی خزمەت بکەن کاتی خۆیان شەو ڕۆژ بخەنە سەر یەک لەوەی بتوانن ئەو گەنجانە بجێڕنەوە بەرەو ئیسلام و خەڵکی غەیرە مسلمانیش تێبگەێنن کەوا ئیسلام ئاینێکە
لو خزمتي ملت هاتوا لو أو هاتوا خلقان آزاد بكا لكويلي يعني العبودية وخلق آزاد بكا للشرك للظلم لجهالة لهرتي خراب وفسادة بلكو بخات النو نوري علم زانستو توحيد خواپرستی و برایتی و محبت و خوشویستی چونکه تاک اسلام تاک آیین اسلام زائدا لقل احکام لنا قرآنی پیروز و حدیث کانی پیغمبر صلی الله علیه وسلم لو زیب ذکردنی حکم و دولت لهمان که هذا لبرانبر دا بشش زوري آينش اخلاقيات و سلوكيات و او بابتانه كوا درباري پرورده و پیگیاندنی جیلش اسلام هر وکو پیغمبری خوا صلى الله عليه وسلم تواني لو خلق جاهل ونزان أعراباني لخليج عربي پرورده ببون كساني شي وكو إمامي أبو بكر وإمامي عمر وإمامي عثمان خالد كري وليد وسعد كري أبو وقاص وسعد كري معاذ كري جبل صديان وصدان صحابي لروي قيادي عسكري لروي علم وزانست لروي علوم حديث لروي فقه كأوانه برتو بلابون بشاركان دا لمصر لعراق للشام لولاتان توانيان او اين جوانا بلاو بكنوا كبششي زوري ولاتا كان تنيا للريقاي زانايان وتاجر بزنس معنا كان هاتنا نوديني اسلام وما كان ايماج بتوانين ان شاء الله بوشويه بتوانين خلق بجورينوا اجر لروي استا امتي اسلام لروي عسكري لروي قوي مادي ضعيفه بلان بتوانين ان شاء الله لروي اخلاقيات لروي سلوكيات بهزبن پیغمبر خدا فرمود صلی الله علیه و سلم انکم لن تسعوا الناس بسلاحكم فسعوهم باخلاقكم ياخذ الروايات اشتكى انكم لن تسعوا الناس باموالكم فسعوهم باخلاقكم كواتب بيست اما لروي اخلاقي ولروي سلوكي ولروي علمي وبرورده وتربوي بتوانين خلق برو اسلام بجرينوا لو او خلقان اشتي بگن كوا بوكارتن يا خويا ناشرين اكن چونك كتابي خوي گورا بس تاندني چن لاپره كم نابهتوا گنجان مسلمانان لاسلام صار نابنا وبلكو زياتر گرمتر دبنو محبت يان زياتر دبي وخلقش زياتر دراسه اسلام دكاو رو لاسلام كان اميدك ان شاء الله امتي اسلام برو قران برو سنه برو محبتي وبرو براياتي بقريته ان شاء الله ايش بكن همو لايك لسر توحيدي صفوف لسر تاندني توي براياتي ومحبت لنا مسلمانان تيتر مسلمان او هالي يكتر برتوازو دور نبن رقيان ليكتر نبيته وان شاء الله روب كان بابت اساسيه كان نكروب كان بابت الله وشكان جزئيات جزئيات خلافي قصي لسر بكانوا ونزاعي لسر دروز بكانوا وببيت السبب اللي يكتر بدور بونوي مسلمانان ان شاء الله اميدكين خواي غور هم من بجوريته برو اسلامو برو قرانو برو سنتي پیغمبر وخواي غور هم ولايك موفق بك اميدكين ان شاء الله او ديدارانه هر بردوام بن وموفق بن لو زياتر وزياتر خلقاني ولاتاني تريش بجداري تيدا بكن لو خلقان زياتر بناس سنن هم بودي دارو وهم باسلامو وشريعتي اسلامي خواي غور هم ولايك موفق بك وبارك الله فيكم زور خوش حالين الحمد لله لو ملتقاي لقاكو ملك لزاناني بريس كهموي لقاي وبيجيشتنو كبراسي او انه يكنوي اخوي اسلاميه وكو خواي قول سبحانه وتعالى بما عند فرموه انما المؤمنون اخوه ايمي علماء زانايان كليره كوبينوا لهم شوينا كان خواي قول سبحانه وتعالى كالقران بيروس بما عند فرموه يا ايها الناس انا خلقناكم من ذكر وانثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا ان اكرمكم عند الله اتقاكم زانايان بيشنغن زانايان امانا كخواي بيغمبري خوا صلى الله عليه وسلم دفرموه العلماء ورثة الأنبياء زانايان شوين بي هالقري بيغمبر صلاة والسلام خواي لسبيه بويا كاتي زانايان بيك دقن دبي كودنجي يك دنجي يك هستي يك رنجي كوبي توا بتايبل لدجي هر هالويستيشي ميان روانا هر هالويستيشي مسلمانانا بهمان شوي قرآني بيروز السنة بيغمبر صلى الله عليه وسلم كاتي كوا نا حزاني إسلام نا مسلمانان دجب بيامي خواي قورا قرآن دستينن بيامي خواي قورا بيشيل دكان بتاويتي سوق حرسو كوتي نار ريق دكان ايمي زانايان لمنهج قرآن سنة بيغمبر صلى الله عليه وسلم ردي عند دينوا بربرتي عند دينوا ولامي عند دينوا بيامي ايمي يقريزيا پەیامی ئێمە نوێکردنەوە و برایەتی و پێکۆژیانە لەگە یەکتر پێکەوە بژین بەڵام پێکۆژیانێک ڕەچاوی مافی یەکتر بکەین
إنسانية گەورەترشترە الإسلام ديني إيما أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين ديني إيما للعالمين پیغمبر كشمان وما أرسلناك إلا رحمة للعالمين لويا بيامي خواي قول لو تقرأي خلقا أواني كسكاتي ببيامي خوادا كان قرآن دا ستينن أوانا لديني خوانا قيشتينا إيما دمانوي ديني خوا بيامي خواي قول وكو خوي بقين تقرأي خلقي بتايبا ناحزان أواني كبراستي ناحزن ببيامي خواي قول أوانا بأغان لبيامي خوا بويا قرآني بيروز ستينن اگر کسی بزانی قرآنی پیروز چی تدایا قرآنی پیروز روحه لو اودلانی کمردیا لو اخوای قربان ماندکا یا ایها استجیبوا لله وللرسول اذا دعاكم لما يحييكم قرآن حياته لبو تقرا خلشي او خلكي كنا حزن او خلكي بباورن او خلكي كدود لخوا لو يجيان يبر لنا خوشيا كأواني قرآن دستين لقرآن نجيشتنا اجينا قرآن حياة جيان بإنسان دبخشتن لو إيمي زانایان لهم شوينا كان ككوبوينوا لو أوي كوا بيامي خواي قبرا بيامي بيغمبري خوا صلى الله عليه وسلم بهمو جيهان بقينين كبراستي إيما رحمة من لو خلشي دوي إيما دمانوي خلق ببختوري بجي ما نريد إلا سعادة المجتمع إلا سعادة الناس لو بيويست لسر إيما براستي أو بيام بقينين بلان بو شيوازي كخوا داوة من لدكا كخوا يقول بيمان دفرموه ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي أحسن بيامي ما أويا بحكمة أو حكمتي بيغنبري خوا صلى الله عليه وسلم بالموعظة الحسنة بموعظة وآموشقاري وهروها بدانشتنو قفتو قور كردنو حواري بو شيويا حتى ليك بقينو ليك نيسك بينوا بويا براستي إيما دمانوي بيامي خواي قرب همو خلشيك بقى بيج مسلمانان نا مسلمان كان لا بيامي خوا بقان بين سر سفرة وما إيدي خواي قورا وميدوارين خواي قرب بختوري دنيا وقيامت ما بكا بيامي قرآن بقاته همو خلق لو يخلق بختور بي بخوشي بشي والسلام عليكم ورحمة الله وبركاته.